دوای ئیمزاکردنی ئەم ڕێکەوتنە بازرگانیان لە نێوان هەردوو ژووری بازرگانی هەولێر و وڵاتی چیک هەنگاوەکانی هێنانی سەرمایەداران و کۆمپانیەکانی وڵاتی چیک بۆ هەرێمی کوردستان دەست پێ دەکات با مەبەستی کارکردن لە سێکتەرە جیاوازەکانی وەک کشتوکاڵ و وەبەرێنان و پیشەسازی و تەندروستی و کاری دیکەی بازرگانی لە نێوان هەردوولا. بە ئامادەبوونی شاندی ژووری بازرگانی وڵاتی چیک لە ئەوروپا کە تەشریفیان کردێ بۆ هەرێمی کوردستان بۆ نوێیەکی باش بوو کەوە پەیوەندیەکانمان دۆستایەتیەکەمان بتەوکەن بەواشوکردنی ڕێکەوتن نامەیەک بۆ پەرەپێدان بە ئیشوکارەکان بینی هەرێمی کوردستان و وڵاتی چیک. ئێستا نزیکەی 30 کۆمپانیای وڵاتی چیک لە هەرێمی کوردستانێ و کاری بازرگانی وەبەرهێنان دەکەن. جێگری سەرۆکی ژووری بازرگانی وڵاتی چیکیش دەڵێت لە ئایندەیەکی نزیکدا پەرە بەو پەیوەندیە دەدەن و کۆمپانیاکانیان دێنە هەرێمی کوردستان بۆ کارکردن. لە دوای بوونی پەیوەندیەکی باش لە بواری دیبلۆماسی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی چیک بڕیارماندا لە بواری بازرگانیش پەیوەندیەکانمان پەرەپێ بدەین و پتێوی بکەین کۆمپانیا بازرگانیەکانمان دەهێنینە هەرێمی کوردستان تا ڕاستەوخۆ کار لە سێکتەرە جیاوازەکان بکەن. لامیانەی بەڕێوەچوونی ڕێکەوتن نامەکەدا کۆنسولی چیک و ژمارەیەک لە بازرگانانی هەرێمی کوردستان و وڵاتی چیک ئامادەی بوون. لاوتێکدا کۆنسولی گشتی وڵاتی چیک وتی پاڵپشت و هاوکار دەبین بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان هەردوولا بەتایبەت لە بواری بازرگانیدا. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.